لێرەکانی هەفتەی یەکەمی قۆناغی دووەمی خولیانە پلێکەکانی کوردستان لە کۆمەڵی یەکەم یانەی کۆیە لە نێو خاک و لە بەردەم هەندەرانی میوانداری دوهۆچی کرد. لە سەرەتادا یاریەکە بە فشارەکانی یانەی کۆیە دەستی پێکرد، بەڵام ئاکامەکەی گۆڵێک بوو بۆ دوهۆک. لە هێرشێکی هەڵگەڕاوە عەبدوڕەزاق حەیدەر گۆڵی پێشکەوتنی دوهۆچی تۆمار کرد لە خولەکی سێزدا. کۆیە تەواوی توانەکانی خۆی بۆ گۆڵی یەکسانی خەرج کرد، زۆرترین هێرشی خستە سەر گۆڵی دوهۆک، لە گرنگترینیان حەکیم شەمسەدین تۆپێکی جوانی ئاراستەی گۆڵ کرد، بەڵام ستون بێبەختی ئەو یاریزانەی نیشاندا. دوهۆکیش ناوە بەناوە هێرشی ڕێکخراوی مەترسیداری دروست دەکرد، چونکە هێڵی بەرگری کۆیە لەم یاریە وەک پێویست نەبوو. لە نیوەی دووەم دەستپێکێکی خێرا و پڕ ڕکابەری هەبوو. دوای تێپەڕبوونی تەنها 6 خولەک ڕەوا عەبدوڕەزاق ئەنجامەکەی بۆ کۆیە یەکسان کردەوە، هەندەرانی گەرم و گوڕ کردەوە. بەڵام خۆشیەکانی کۆیە تەنها 2 خولەکی خایاند. سامر محەممەد بە گۆڵی دووەمی دوهۆک تەواوی یاریگای بێدەنگ کرد. دوای ئەم گۆڵە یانەی کۆیە زۆر هەوڵیدا بە گۆڵی یەکسانی بگاتەوە، بەڵام هێڵی بەرگری دوهۆک وەک پۆڵای لێهات بوو. بۆ شکاندنی پێویستی بە هێزێکی زۆر بوو کە ئەم هێزش لە یاریزانانی کۆیە بەدی نەکرا، هەر بۆیە یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەشین پۆشەکە بە کۆتا هات. بەڕاستی حەقی دۆڕانمان نەبوو، 2 بە 1 دۆڕان بە هەندێک هەڵەی خۆمان و گۆڵ نەکردن بۆ ئەوەی کە 2 گۆڵ بخۆین تا بەس بەڕاستی ئەو یاری نەبوو. هەر نی سعات یاریمان نەگەر شەڵی دووەم. تی پێشین لە هەر سەرجەم یاریەکان باڵا دەستیمان لە ناو یاریگا هەبووە مسەیتەرین لەسەر تۆپ، بەڵام موفەق نابین لە یاریەکە، هەروەها موفەق نابین لە تۆمارکردنی گۆڵ. دوهۆک بەم سەرکەوتنەی تۆماری کرد، لە پێشەنجی پێگەی خۆی بەهێزتر کردو، بووە خاوەنی 12 خاڵ. هەرچیانەی کۆیەیە بۆ سێم یاری بە دوای یەک تووشی شکست هات، بە 6 خاڵ پاشەکشەی کرد بۆ پلەی پێنجەمی کۆمەڵەکەی. ئەمەش بووە جێگای ناڕەزایی هاندەرانی یانەکە. هۆکاری دۆڕاندنی یانەی وەرشکۆیە تەنها هێڵی بەرگریە و دەستەی کاژێری یانەی وەرشکۆیە دەوی بە دووازە چم بۆ ئەو کێشەیە بکە. ئەوە سێ یاریە لە سەیەک بە حەقەت ئاستێکی یەکجار خراپ پێشکەش دەکەن، یەکجار خراپ. هەمیشە پشتگیری یانەکەمان دەکەین تا ئەو کاتی لە تواناماندا هەبێ. بەڕاستی هێڵی بەرگری کۆیە ئەو بەرگریە نەیە کە چەند ساڵە هەیبوو، بەڕاستی چەند ساڵە هێڵی بەرگریەکی زۆر پتە هەبوو و بەسەبارەت بەو سێ یاریزانێکەوە لەو ماوەیە بەدل بوون. بەڕاستی دەستەی کارجێڕی زۆر کەم تەرخەمە لە ئاستی کۆیە لە یاری داهاتووی دەبێت تا میوانی گاڕە لە دوهۆکو یانەی دوهۆکیش میوانداری هەڵۆ دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام کۆیە.